لە پەنجاکانی سەرەی ڕابردووەوە خەلەکان لە ڕووی ئیداریەوە کراوە بە ناحیە، بەڵام تا ئێستا سیمای شارستانی پێوە دیار نییە و ئەمەش دانیشتوانەکەی نیگەران کردووە. کاتێک سەردانی هەر ناحەیەک دەکەیت شەقامێکی دووساید و بازاڕێکی ڕێکخراو و دەروازەیەکی جوان بەدی دەکەیت، بەڵام ئەم ناحەیە خاوەنی شەقامێکی خراپی یەکساییدە و هیچ دەروازەیەکی ئەوتوی تێدا بەدی ناکەیت. بەو هۆیشەوە ناحەکە زیاتر لە گوندێکی گەورە دەچێت. والله اینجا بەڕێزانەوەی کەیوە دەبینن قەڵەباڵغایەکی زۆر هەیە و ئەو ناحەیە لە 57ەوە بوونیە، بەڵام ئەوەی کە دەبین تا ئێستا حکومەتی هەرێمی پێویست ئاوردین داوەتوانێت هیوا خوازین ئەوەی کە ئێستا لە بەرنامەدا هەیە بکرێت داهاتوودا ئینشاءڵڵا. نزیکترین ناحەیە لە سلێمانی ئەو یانەی کە زۆر دوورن، بە نمونە خدران تازەترین ناحەیە، بەری مەرگەی ناحەیەی بنگرد تازەترین ناحەیە، سەرکەبکان تازەترین ناحەیە کە بەراوردی کە بێرە زۆشتی بۆ کراوە. بڕۆ لە ڕووی شارستانی و هەموو حەدیقە و باخچە و دووساید و ئەو شتانی هەموو هەیە بەداخەوە خەلەکان کە هیچ شتی بۆ ناکرێت. ئاوی خواردنەوەی خەلەکان پشت بە بیر دەبەستێت بە جۆرێک تا ئێستا بە پرۆژەیەک ئاو لە قەزای دووکانەوە ڕەوانی شارۆچکەکە نەکراوە و هاوینانیش بەشێک لە بیرەکان وشک دەبن. جگە لەم گرفتانە تا ئێستا خانووەکانی ناحەی خەلەکان تاپۆ نەکراون، ئەمەش هێندەی تر دانیشتوانی ناحەکەی نیگەران کردووە. بەڕێوبەری ناحەی خەلەکانیش بوونی کێشەکانی ناحەکەی بۆ پەیام پشتڕاست کردەوە. لەگەڵ هەندێک لە دام و دەستگاکانی ناحیە خەلەکان بیرمانەوە کردوتەوە کە بە نووسراوی فەرمی داوا بکەین کە مەسلەی دووسایدکردنی ناو بازاڕی خەلەکانیش دەمج بکرێت لەگەڵ پرۆژەی دووسایدکردنی ڕێگای چوارقورنە دووکان و پێشنیارەکەین کە بدرێتە هەمان کۆمپانیا و هەمان کۆمپانیا بتوانێت بۆمان جێبەجێ بکات. بە دڵنیاییەوە کێشەی تابوو ناحیە خەلەکان تا ئێستا تەسوێکی تەواو نەبووە لە ڕووی کشت و کاڵیەوە، بە هەمان شێوە نەخشەی بنەڕەتی شارەوانیەکەش پەسەند نەکراوە، هەتا ئێستا لە پێداچوونەوە گۆڕانکاریدایە. ئەمە ژوای کردووە کە تا ئێستا لە سنوور ناحیە خەلەکان کۆمەڵە گیر و گرفتمان بۆ بێتە پێشەوە. مەسەلەی تەجاوزات ناتوانانی بەڕوونی دیاری بکەی چ شتێک تەجاوزە و چی تەجاوز نییە. دەرخستەی بۆ کراوە پێشتر 13 ملیار و 600 ملیۆنی تێئەچێ کە کولفەیەکی زۆر نییە بۆ پاراوکردنی حەڤە گوند و ناحیە خەلەکانیش ئەوەندەی تێدەچێت و ئەمە پرۆژەیەکی استراتیژیە ئەبێ بکرێ بەڕاستی. ئەمڕۆ یان سبەی درەنگ یازوو هەر ئەبێ بکرێ ئەم پرۆژەیە، چونکە بیری ئیرتیوازی و بیری دەستی سوودی نییە و بۆ ماوەی چارەسەرێکی کاتیە. خەلەکان یەکێکە لەو 6 ناحەیە کە لە ڕووی ئیداریەوە سەر بە قەزای دووکانی پارێزگای سلێمانیە و ژماری دانیشتوانەکەی زیاترە لە 2000 کەس. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، ناحەی خەلەکان.